چەند ڕۆژی ڕابردوودا کە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە پۆستە ئیداریەکانە ئەنجام درا بە فەرمانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و من وەک هاوژین یەکێکم لەو کەسانەی لە پۆستەکەدا ئاڵوگۆڕی پێکرا کە نزیکەی 4 ساڵ زیاتر من لەو پۆستام و پۆستی ئیداریش بەڕاستی دەردی مەسەلە کوردێکە ئاڵێ ئەگەر تا سەر بواە بەر کەسی کە ناکەوە ئێمەش پێمان خۆشە لە هەموو ئاڵوگۆڕێک لە باشتر و باشتر و باشترین و من پەیامەکەم لێرەوە ئەوەیە کە ئەمەوەیە ئاماژە بەوە بدەم سەرەتا توانیمە لە ماوەی ئەو 4 ساڵی کارکردنەما بۆ پەڕی فەخر و شانازیەوە کە شانازی پێوە بکەم بۆ پەڕی دەستپاکی و بۆ پەڕی ئەمانەت و لە خۆبردوویەوە تەنانەت تەسحێمان بە ژیانی خۆشمانە داوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو ئامانجە پیرۆزەی پاراستنی خەڵکو وە لە دەستگایەکی حساسی وەکو گومرگا کارمان کردووە خۆتانەزان گومرگ دەستگایەکی حساسی مالیە. بۆیە بە پێویستی ئەزانم کە سەرەتا سوپاس و پێزانینی خۆم بۆ سەرجەم فەرمانبەرەکان کە بەڕاستی لە هەموو بارودۆخەکانە دەوامیان کردو لە ماوەی ئەو کارکردنەی من کۆمەڵێک داتا و زانیاری بدەم کە بۆ پەڕی فەخرەوە ئەنجاممان ناوە سەبارەت بە خواردنی هەمەجۆر و لە فترەی ئەو 4 ساڵات توانیمانە زیاتر لە 1348 تەن خواردەمەنی ماوە بەسەرچوو تەلەف بکەین و یاخود ئەکسپایر هین عەفو خراببوو و سوتەمەنی لە ماوەی ئەو 4 ساڵەدا 2,200,000 لیتر توانیمانە کە نەگونجاو بۆ دەستی بەسەرا بگرین و بە پێی پرەنسیپەکانی لایەنی پەیوەندیدار بیژێڕینەوە بۆ شوێنی لە هاتوو و هەروەها دەرمانی مرۆیی و کشتتوکاڵی لە فترەی ئەو 4 ساڵە 99 تەن و 500 کیلۆغرام بووە تەقەمەنی و یاری ئاگرین 127 تەن بووە و بابەتی جۆرا و جۆر لە بابەتی جوانکاری و پاکەمەنیەکان 277 تەن بووە